بەداخەوە لە ساڵی 1970 حکوومەتی باز دەستی کرد بە چیمەبارانکردنی هەڵەبجوو لە ناوبردننی بە هەزارەها شەهیدماننا پیسکردنی ژینگە ئێستا مێژوو خۆی دووبارە ئاکاتەوە. تورکیا ئەستاوە بە بڕینی دارستانەکانی کوردستانی ئێمە و سووتاندنیان. ئیتر نازانم حکوومەتی هەرێم بە تەمای چیە و پەرلەمانتارەکان بە تەمای چین ئەگەر لەسەر کارە ساتێکی وا بە جواب نێند لەسەر چی کە بە جوابیان بەڕاستی ئەمە کارە سادە لە ناوبردننی سەوزایی کە چەنەها ساڵە حکوومەتی هەرێم دەستی کردو بە ژیانەوەی سەوزایی لە هەرێمی کوردستانە. ئێستا ئەم دەسەڵاتانە ئەوەنە ئەتوانن کە سەوزایەکانی هەرێمی کوردستان لە ناوبرن، ژیان لە ناوبرن، ژینگە بسووتێنن. ئەمە کارە ساتە بەڕاستی. یعنی ئینسان مرۆڤ ناتوانێت چۆن پێناسە بکە لەم کارە ساتانە، چۆن باسی بکە. داواکارم لە پەرلەمانتارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانتاری کوردستان عێراقیش هەمان کات کە هەڵوێستیە بێ بەرامبەر ئەم کارە ساتە. سەبارەت بە داگیرکاریەکانی سوپای تورکیا بۆ ناوچە کوردستانیەکان و قەندیل بە تایبەت بە بیانووی ئەوەی کە پێشمەرگەکانی پەکەکە یاخۆت هێزێکی کوردی لێە ئەوان بە چاوی خۆیانیا پربلین بە دیدگایەکی دیکە ئەیبینن کە بۆ ئەوان کە تیرۆرستە بە بیانووی جیاواز ویان کردووە کە بە هەر شێوازێک کە بدویانەوە دەستکاری سروشتی ئەو ناوچەیە بکەن بەداخەوە لە ئێستاە کە ژمارێکی زۆر لە دار و درەختی ئەو ناوچیان بڕیوەتەوە مەش بۆ تجێگەی نیگەرانی هاوڵاتیان و چالاکوان و ژینگە دۆستان پێویستە هەڵوەستەیەک هەبن بە بیانەوەی کە هەر کێشەیەک یعنی بیانەوێت دەستکاری سروشتەکەمان بکەن. ئێمە لەگەڵەوەی کە هەڵەبجە لە ساڵی 1970 کارەساتێکی گەورەی بەسەر کارەساتێکی مێژووی بەسەر هات، بەڵام لە دوای ئەو هەموو ساڵە کە مێژووکەشمان کە سروشتەکەشمان گۆڕانکاری بەسەردا هات و شێوێنرا، بەڵام خۆشبەختانە کە لایەنی بەرپرس یاخود هاوڵاتیانیش بە شێوازێک هۆشیار بوون توانیویانە سروشتەکەمان تا ڕادەیەک گۆڕانکاری بەسەرا بکەن و ئەمەش جێگەی خۆشحالیە بۆ هاوڵاتیانی کوردستان و داوا لە ژینگە دۆستان و هاوڵاتیانەکەم کە هاوڵێستیان هەبێت کەمپین ڕابگەێنن کە ئەو بردمانانە ئەو هێرشانە ڕابگرێت، چونکە هەمومان هەڵوێست و یەکدەستە بووین دوژمنیش ناتوانێت بۆ شێوازە دەستکاری سروشتە جوانەکەمان بکات.